سێ دەرچووە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان بۆ جارێکی تر لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم گرد بوونەوە تاکە داواکاریان ئەوەیەدا بمەزرێن بەو پێیەی دەرچووی ساڵانی 2017 بەدواون کە 7 ساڵە خوێندنیان تەواو کردووە و ژمارەیان 12286 کەسە. تاوەکو ئێستا ئێمە چاوەڕێی دامەزراندنەکەین لە کاتێکدا زۆربەی چین و توێژەکان کە لە پاش ئێمە بوون کەوتونەتە پێش ئێمە و دامەزراون. ئێمە لێرەدا تجارەتی هیچ چین و توێژێک ناکەین، بەڵام ئەوە حەق و مافی خۆمانە. بە پێی دەستوری عێراقیش ئێمە مافمانە. حزبەتی دێ لە 2018 دانەمەزرەیە تو 6 ساڵەکە تەواوت کردبی و یەکەم بووبی یەکێک بی لە یەکەم و دوم سێمەکان کە دانەمەزرەی و کە حەقێکی ڕەوایە و یاساییشە بەڕاستی کە پێویستە دابمەزرێ و پێویستی زیانکۆکانیشن بەڕاستی و پێویستە یعنی سەرۆکی حکوومەت بە تایبەتی یعنی خەمێک لەو پرسی سێکەمەکان بخواتن و ئەو ئەرکە جێبەجێ بکاتن. شکۆی خوێندن نامێنێت لە زانکۆکان، هیچ پێشبڕکەیەک نامێنێت، ڕوحێتی منافەسەکردن نامێنێت لە نێوان زانکۆکانە بەوەی کە نێڵن کە سێکەمەکان دابمەزرێنەوە و کێشە بۆ کەیسەکان دروست بکرێت و دامەزراندنمان نامێنێت. یعنی واکات کە لە وەزارەتی خوێندنی باڵا هیچ منافەسەیەک نامێنێت، ڕوحێتی منافەسەیەک نامێنێت لە نێوان خوێندکارانە. بەشێکی تر لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان کە بەنیاز بوون لە سلێمانی و ناوچەکانی دەوروبەریەوە بە مەبەستی بەشداریکردن لە گردبوونەوەکە بگەنە هەولێر، بەڵام لە بازگەی دێگەڵا ڕێگریان لێکرا. دەربارەی ئەو پاسانە ئێستا لە کۆیە لە دێگەڵ و لە سماخوڵی دیارە ڕێگەیان پێ نەدراوە داخڵ بن، ئەوانەی هاوڕێیانمان لە گەرمیان و سلێمانی و کۆیە و ڕانی و قەڵازێ و ناوە ڕێگەیان پێ نەدراوە داخڵ بن. با هەمومان خەمێکیان لێ بخۆین و پژگیریان بین. لای خۆشیەوە مامۆستایەک لەبارەی دانەمەزراندنی سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم دەڵێت حکوومەت هەموو چین و توێژەکانی بێئومێد کردووە و پشتگوێی خستوون. لە نێویشیاندا سێ دەرچووە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان کە ئەمە ژوای کردووە ساڵانە ئاستی زانستی زانکۆکان ڕوو لە دابەزین بێت. ئەوانە کۆمەڵێک خوێندکاری بژاردەن کە هەوڵ و مادوون بوون و تەقەڵایەکی زۆریان داوە تا ئاستێکی بەرز تا نمرەیەکی بەرز بەدەست بێنن، بەڵام ئەم حکوومەتە لێباکە ئەم حکوومەتە ماوە بەسەرچووە هەوڵی بێئومێدکردنی کەسانی زیرەک و بەتوانە ئەدا. تاکو ئێستا چەندین جار دەرچوانی سێیەکەمی سەر ئاستی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم گردبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە، بەڵام حکوومەت بێباک بووە و خۆی کردووە بە کەڕەی شەربەت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.